فرمێسخانم خۆشهاتنەوە بەڕامەکانی بەشێکوری دەنگی ئەمریکا و بەرنامەی کاروانسەرای هونەر. وەکو بیستومانە لەم دوایانەدا سیدێنەوەکەت بڵاو بووتەوە، دەکرێت بە کورتی بە بینەرانمان بڵێن ئەم سیدیەت چەند تراکی تایە و ناوەکەی چییە؟ زۆر سپاس کاکە جان، زۆر سپاسی ئەو کاناڵەکەش و کاناڵی دەنگی ئەمریکا و ڕەنگی ئەمریکا دەکەم. بەڵێ ماوەی 8 ساڵە خەریکی سیدیەم. سیدەکەم 12 تراکە و کەسانێکی زۆر خۆشەویستکاریان کردو لەو سیدیەی. بۆ من کەمێک زەحمەت بوو بۆی کە ئەو کات هەم لە ئێرانێ دەبا کارم تۆما کردو هەم لە کوردستانیە و دوایش کە هاتمە هەندەران کێشەکە هەر زۆرتر بوو، بۆیە کەمێک تێکەڵاوی پێشهار لە کارەوە و کاتێکی زۆریشی کێشە بەهۆی و بارودۆخی کە لە کوردستانیش پێش هات. بەڵام بە خۆشحاڵی ئێستا سیدێکە لە بەردەستەوە خەڵک دەتوانێت بە ئینترنێت و بە ئۆرجینال بیکڕێت. دیارە هەر گۆرانیەک پێکاتووە لە هۆنراوە، دەنگ، ئاواز، وەکو دەڵێن تەکسی گۆرانیەکان. تەکسی ئەم گۆرانیانە و یاخود هۆنراوەکانی لە نووسینی کیان؟ تێکەڵاوە. بۆ نمونە مەسەلەن خودی نێوی سیدەکەم ئارەزووی فڕینە، شێری مامۆستا هێمنیە. دوایە مەسەلەن کاک عەبدوڵای گولابی مەسەلەن شێری بۆ نووسم کە پشت لە سیدیەکەمدا بوو خەڵکی ڕۆژهەڵاتە. مامۆستا حەسەنیانی خوتالی خۆش بێ مەسەلەن تێکسیریمان هەڵگرتووە. دوکتور کاوە کە پێش ڕئیسی ڕۆشنبیری بوو، بەڵام ئێستا نازانم بەڕاستی سمەتەکەی چە. کەسانێکی زۆر تایبەت، یۆسف حەمەڕەشی، کاکە ڕێبواری دەلاک، یعنی تێکەڵاوێک لە شاعیرانی ڕۆژهەڵاتی و تێکەڵاو لە شاعیرانی باشوورین. گۆرانێکی کرمانزیشم هەیە کە توران شەنگوڵ هەم خۆی نووسیەتی هەم ئەرێنجەکە و هەموو کارەکانی ئیخۆیەتی. ئەو کارەشم خوێندەوە بۆ یەکەم جار. هۆنراوەی گۆرانیەکان و یاخود ناوەڕۆکی گۆرانیەکان لەوارەی چین؟ هەر خۆشەویستیە یا خود کێشە کۆمەڵاتیەکانی تریش دەگرێتەوە؟ بەڵێ، تێکەڵاوێکە، هەم خۆشەویستیە هەم بەڵام زیاتر کۆمەڵایەتیە. مثلەن بۆ نمونە گۆرانیەک لە مۆردی ژناکەی مامۆستا حەسەنیانیە کەوا دەزانن خەڵکی ڕۆژهەڵات بوو لە هەندەران بەداخەوە کۆچی دوایی کرد. و باقی گۆرانیەکانیش هەروەتر. بەڵام مەسەلەن بۆ نمونە گۆرانێک هەیە بەڵام بنێی نەساری یاران کە دوکتور کاوە نووسیەتی و ئەرێنجەکەی لە ئێرانیە کرا. گۆرانێکی ڕۆمانتیکە، گۆرانێکی عاشقانیە. پێت باشە هۆنراوەی کلاسیک بەکاربهێنی یا هۆنراوەی نوێ؟ بەستگی بە ئەحساسی ئەو کاتەم هەیە. زۆر جار دەبینی مەسەلەن دەتوانی بە کلاسیکیش تۆ کار بکەیت لەسەر هۆنراوە. بەستگی بە نووسینەکە و بە قەڵەمەکە و بە ئەحساسی و کەسێک کە مێلۆدی دادەنێ و مۆزوعەکەوەیە کە تۆ دەبێ بزانی ئەو کاتە بەڕاستی هەست بۆ شێعرەکە چۆنە. هەمچون هۆنراوە زۆر شتێکی گرنگە لە کاری گۆرانیدا. ئێوە دەزانی ئەمڕۆ ژنانی کوردستان لە هەموو پارچەکان بێگومان بە بارودۆخێکی زۆر دژوارە دەڕوان. تا چەند ئەمە لە هۆنراوەکانی ئێوە لە گۆرانیەکاندا ڕەنگی داوەتەوە؟ بێگومان وەک ژنێک بە هەستی ژنێک ئەو 12 تراکە کوچراوە. ئەنی وام کردو کە هەستی ژنانم زیاتر تەئسیری تێدا بکات. بە ژنبوونم، کچبوونم، خەفەتەکانی کە وەک ژنێک هەما و تەئسیرێک لە تەواوی ئەو شتانێکە لە دەوروبەرم و کۆمەڵگام بە فشارێکی کە لەسەر ژن بە جۆرێک دێ و هەروەتر ئازایی ژنانی ئەفرین کە بەڕاستی ئەو قەدەرە هەمومان دەزانی وەک بە دنیا ئەمیان بە جۆرێکی تر ناسان، ئەویش خۆی بەنەوەیەک تەئسیری کرد لەسەر کارەکەی مندا. واتە گرنگێکی زۆر دەدەن بە ناوەڕۆکی هۆنراوەکانتان؟ بێگومان، یعنی من پێشتیش باسم کرد هۆنراوە وەک بینای یەک ماڵیە. تۆ لە پێشدا بیناکە کە محکەم نەبێ گۆرانیەکە هیچ جوانێکی نابێ بەڕاستی. بابینە سەر گۆرانیەکان لە ئاوازی کێن وەکی ئاوازەکانی مۆزیکی بۆ دانا و ڕێخستووە؟ بەڵێ زۆرتر مامۆستا برهای موفتیزادە کاری کردو 6 تراکی ئیڤە. 4 دانە لە مێلۆدیەکانی ئیخۆمە، 2 دانەی پێشتر ئەلبەت کریپ کرایەکان بێوەفاویەکان هونەرمەند بوو. کاکەکیە شادمانی تێدایە، کاری کاگروز بەهی تێدایە و هەروەتر کەوتم گۆرانی کرمانجەکەی توران شەنگوڵیە.
ئیتر مەجموع کارەکانی ئەو چەند کەسە کردویانە. گۆرانیەکان لە چ چوار شێوەیەکدا خۆیان دەبینەوە؟ ئایا پاپە، کلاسیکە، ڕاکە، جازە؟ نا، پاپ جازە. کلاسیک کارم نەکردو لە گۆرانیەکاندا. بەس ئەم سیدیە هەر شوێوت نەکەی وەکو ئەوانەی جاران تەیە یاخود گۆڕانێکی تایە؟ بەڵێ هەر بوو وەکو جارانە، بەڵام لەگەڵ کەسانێکی تازە کارم کردو بە بیرۆکێکی تر، چونکە وەختێک مێشکێتاکان لە مۆردی ئەرێنجی کارەکان یاخودی هۆنراوەکان دەگۆڕدرێن، دیسان تامو چێژێکی دەبێ گۆرانیەکە. لەکوێ تۆمار کراون؟ لە ساڵی 2013 تا 2015 زۆربەی لە ئێرانێ کرا و دواتر کە هاتمە هەندەران کارەکانمان دیسان بە ئینتەرنێت لە ئێرانێ دێک و کارێکمان لە ئەڵمانێ تۆمار کرد، دووشی لە بارسەلۆنا غانی میرزۆ کردی. فرمێ خانم، چ جیازیەک دەبین لە نیوان گۆرانیەک کە هەموو موزیک شتی بۆ دانراوە تەنها دەنگە خێدە سەرێ لەگەڵ ئەوەی کە زیندوو تۆمار دەکرێت؟ یعنی چۆن تێناگەم. ئەزانیت جاران بەو شیوە باوە دەچوت لە ستودیۆوە لەگەڵ چەند موزیسیۆنێک گۆرانیەکە تۆمار دەکرا، بەڵام ئێستاکە وەکو دەبینیت خۆ دەڵێیت فلان گۆرانی لە تاران، لە ورمی، لە فلان جێگا موزیکی بۆ دانراوە ڕێکخراوە، پاشان تو دەنگ دەخێتە سەری. کامت پێ خۆشترە؟ خۆ بێگومان ئێستا باشتر، چون خەدیم تۆ دەدی مەسەلەن تا کارێک زەبط دەکراوە بێگومان مەسەلەن 2-3 هەفتە دەیچێشرا، بەڵام ئەوی هێستا بەهۆی ئینتەرنێ و سیستمی ئینتەرنێتی و دیجیتالی کارەکان بۆ هونەرمەندەکان زۆر ئاسانتر بێتەوە. بێگومان ئێستا باشترە. پێ قەدیم دەدیت یەک دانەی سیدیۆ پڕ دەبوو لە موزیسیەن و گۆرانی بێژ دەبا هاتبا لە بەیانەوە تانی بەیان شاید بۆ 2 هەفتە گۆرانیەکیان زەبطکرۆ، بەڕاستی و زۆر ناخۆش و کورس بوو بۆ گۆرانی بێژ، بەڵام ئێستاکە کارەکە زۆر ئاسانتر بووە. چین ئەو ئامیرانەی وایە خود ئەو موزیکانەی کە لەم سیدێدا بەکار هاتوون؟ بەڵێ هەر وەک قەدیم سازی غەربیە، بەڵام بۆ کاری دایکەکەی کە ئامن بیرم چۆی باس بکەم، ئیلهامی حامیدیش کاری تێدا کردو، بۆ یەکەم جار خانمیەک گۆرانی ئەرێنج کردووە و کاری دایکەکەی کە شەعری کاکە ڕێبواری دەلاکە و ئیلهام لە تارانێ بە هاوکاری هاوڕەیەکی کارەکان ئەرێنج کردو، لە ئێرانی میکسومە سترینگ کرا، ئەمریکا مانچەی تێدایە بە سۆزێک بوو، بە شتێکی زۆر جوان ئیلهام ئەرێنجی کرد. ئیلهام هەر بۆ خۆشی موزیسیەن و موسیقی تاوا کرد، ئێستا لە کوردستانی باکوور لەوێ دەژی و خەریکی دەرستان بە کۆمەڵێک گەنجە. ئایا ئامێرێک و یاخۆ سازێکی تایبەتی ڕۆڵی سەرەکی دەبینێت و یاخۆ دەستی کێشاوە سەر زۆربەی سازەکانی تردا لەم سیدەدا؟ نا، بۆی کە تۆ ناتوانی بڵێ ئەو گوڵە لەو گوڵی دەنگی بۆنی خۆشترە جوانترە، چونکە لە سازیشتا لە هونەردا هەمووی دەتوانی وا بڵم کە باغێکی پڕ لە گوڵە و کە هەموو ئامێرەکان بە ستایلەکانی تایبەتە بۆنێکی تایبەت بەخۆی هەیە، لە هونەردا ناتوانی بڵێ ئەو ئامێرە لەو ئامێرە خۆشترە بە هەستی من. بەس جیازی ئەم سیدیە لەگەڵ سیدەکانی تردا چییە؟ من هەر وەخت کە باسم کردەوەی کە لەو سیدیا کەسانێکی تازە ئیشیان کردووە، بەڵام لە سیدیەکەمدا تەنها چەند کەسێک بوون کاریان کرد بۆ سیدیەکەم، بەڵام لەوەیدا چەند کەسێکی جیاواز ئیشیان کردووە. فێرمە سەڵامزانی سیدی تۆمارکردن کاری ئاسانیە، چیەچوونێکی هەیە، داراییەکی پێویستە، کی هاریکاریت کردو لەو ڕۆوە؟ لەبار مادێوە دەتوانم بڵام زۆر کەم هاریکاریان کردم، بەڵام زۆربەی پارەکار بۆ خۆم پوڵەکار بۆ خۆم داومە، بەڵام لە لەزەر ڕوحیەوە هاوکارێکی زۆرم هەبوو، زۆر کەس یارمەتیان داوم، بۆ نمونە دایکم و بابم کە سوکارم، دواتر مامۆستا بورهانە، دواتر کاک سوارێ مامۆخەلانی کە وێش دەرهێنەرێکی بەنێو بانگی ئەڵمانیە زۆر پشتیوانی کردم قەدەری بۆ تابوونی سیدەکەی، و کەسانێکی زۆرن کە گەم هێنیێویان بێنم زۆر ینی کات دەگرێت، بەڵام هەمووانی کە لەو سیدیەدا بەڕاستی نێویان نووسراوە بەنەوەیەک هاریکاری منیان کردو، یعنی بێگومان ناتوانی تۆ بە تاقیتەنێ سیدێک تۆمار بێ، بەڵام لە نەزەر مادیەوە زیاتر بۆ خۆم خەرجم لێ کردووە. فەرمێ بەرگی سیدەگە تا چەند گرنگی ئەدەیت بە بەرگی سیدەگە، کی دەزانی کردووە و تا چەند گرنگی هەیە لە بازاڕی فرۆشە؟ بێگومان دیزانی سیدی ناوەڕۆکی
باسی ناوەڕێکی کولی سیدیەکە دەکات تۆگە دیزاینەکە شتێکی زۆر ئاسایی بێ خەڵکەکەش پێمانە بێ زۆر مشتار بە بکرینی شتەکە بن وەکوێ بڵێ ئەو شتێک کادۆ دەکەی کادۆکەی جوان نییە دیاری دەیدێبێچێک بەڵام نیوەکەی شتێکی جوانە بەس تۆکە دیارەکە جوان نەڕازێنیەوە بێگومان کەسەکەش زۆر بە جوان سەیری ناکە ئەوەش من ساڵهای ساڵە دەگەڵ پەیمانی فەرهاد کارە دەکەم ئەویش کوڕێکی خەڵکی ڕۆژهەڵاتە خەڵکی سابلاغا ئێمە هەموو کاری فۆتۆ و ئەکس و دیزاینەکانی من هەر پەیمان گرێت بۆ سیدیەکەمی شەر ئەو هاڕیکاری کردوم بەڵام ئەو کارە ئێستام زۆر باشتر و ئاسانتر بوو چون پێشتر لە ئێرانی بۆ ئێمە زۆر سەخت بوو توانین بڕۆین لە دەرێ فۆتۆی بگرین و کار بکەین بەڵام ئەو کارە کەمێک ئاسانتر بوو بۆ ئێمە چون کارێکە کەمێک تەسیری ئەنیمەیشنە ئێستا ئەم سیدی لەکوێ دەست دەکەوێ ئێستا ئێوە دەتوانن بە ئینتەرنێت سوڵام کاناڵە ئینتەرنێتەکان ئایتیونز و ئەپل و ئەمازۆن و زۆر ئەوانەیە کە دەتوانی مەسەلەن تۆ سیدی بە ئۆنلاین بکری دەتوانی بیکڕی سیدیەکە و لە کوردستانی باشووریش بە ئۆرجینال بڵاومان کردەوە هیچ کاری ڤیدیۆت بوو ئەم گۆرانیانە کردووە و یاخۆت بیرت لێ کردوتەوە؟ بەڵێ ئێمە پێشتر دوودانە کارمان کردە کلیپ یەکیان هونەرمەند بوو یەکیان بێوەفا بوو و ئێستاش کاک سوارەی مامەخەلانی مامۆستا سوارەی مامەخەلانی کارێکی کلیپی ساز کردووە بۆ ئارەزووی فرین کە قەرارە هەر لە لۆس ئانجلس مۆنتاژ بکرێ و بڵاوی دەکەینەوە لە داهاتوودا بەس لە کۆتاییدا هیچ پەیامێکت هەیە بۆ بینێرانمان؟ بە هیوام کە لە داهاتوویەکی نزیکدا سەربەستی و ئازادی بۆ هەموو گەلەکەمان ببینین بە چەر چوار پارچە و هەروەتر ژیانێکی خۆش بۆ هەموو ئینسانەکانی سەرزەوی فرمێسک هونەرمەندی کورد دەنگێکی ناسک و خۆش دڵنشین زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕنامەی ئەمڕۆمان زۆر سپاس بۆ تۆش کاکە جانی گیان کاتێکی خۆش بۆیەوە و بۆ جۆگرەکان و بۆ کەسانی کە بەڕاستی و زەحمەتیان چێشا کەمە بتوانین ئەو پرۆگرامە پێکەوە پێشکەش بکەین دەم بەخۆش وەربشیت قوربانی تۆ زۆر سپاس